هونەرمان شوان قەرەداغی بەرهەمێکی نوێی بە شێوازی ئەنیمیشن بڵاو کردێتەوە. ئەم بەرهەمە گزارش لە خۆشەویستی نیشتیمانەکە کە لە دڵی هەموواندا هەروەها بەرخۆدان و نەهامەتەکانی گەلی کورد نیشانەدات بە تایبەت لە ڕۆژئاوای کوردستان. هۆنراوی ئەم بەرهەمە لەلایەن ئیسماعیل تاڵەبانیەوە نووسراوە. هونەرمەند شوان قەرەداغی میوزیکی بۆ داناوە و بافڵ ئەرسەڵان کاری مۆنتاژ و ئەنیمیشنی بۆ کردووە. لەکەی خۆراوادە خۆریادادی هەڵنایە ئەوەی ویستی لە نەخشەدا ڕەنگی مەڕەشکاتەوە بە ئاوڕێ لە دەریایەک خوێنی ڕابردوو باتەوە